هەڵبژاردەی عێراق لە دووەمین یاریەکانی قۆناغی کۆمەڵەکانی جامی نەتۆکانی ئاسیا و لە یاریەکی بەهێز ڕوبەڕووی یابان دەبێتەوە. یاریەکە ڕۆژی هەینی و کاتژمێر 2:30 خولەکی دوای نیوەڕۆ لەسەر یاریگای شاری پەروەردەی ئەنجام دەدرێت. هەردوو تیب لە کۆمەڵی چوارەم یاریەکەمیان بە سەرکەوتن کۆتایی پێهێناوە. بۆ ئەم یاریە دەیانەوێت بە سەرکەوتن گەیشتن بە قۆناغی 16 مسۆگەر بکەن. دانیێلۆ سەعید ڕیزەکانی هەڵبژاردەی عێراقی جێهێشتووە و خەریک بوو عێراق منتەزر مازدیش لەدەست بدات، بەڵام یاریزانەکە بەردەوامی هەڵبژارد. هەریەکە لە سەعد ناتق و ئوسامە ڕەشیدیش بۆ یاریەکە ئامادەن. لە کۆنگرەی ڕۆژنامەوانی پێشیاریەکە کە ئاساسی ڕاهێنەری عێراق بۆ ڕاگەیاندنەکان دواوتی پێم وایە سەرکەوتن بەسەر یابان پێویستی بە نیشاندانی ئاستێکی ناوازە هەیە، چونکە ئێمە ڕوبەڕووی باشترین هەڵبژاردەی کیشوەری ئاسیا دەبینەوە. ئەوان خاوەنی ئەزموونێکی زۆرن، گرنگترینیان دوایین جامی جیهانی کەوا لێرە لە قەتەر ئەنجامدرا. ئامادەکاریەکی تەواومان بۆ ئەم یاریە سەختە کردووە. سەبارەت بە دانیێلۆ سەعید، ئەو لە یەکەم ڕۆژی پەیوەندیکردنی با کەمپی مەشقی ئەبوزەبی هەستی بە باشی نەدەکرد. سەرەڕای بەشداریکردنی لە یاری کۆریای باشوور ئەو بارودۆخی دەرونی لە باشترین کاتدا نەبوو. هەرچەندە هەوڵمدا لەگەڵمان بمێنێتەوە، بەڵام ئەو گەڕانەوەی بۆ وڵاتەکەی هەڵبژارد. سەعد ناتقیش دەتوانێت بەشداری یاریەکە بکات و کێشەی نییە. سەبارەت بە ئوسامە ڕەشید تۆپی پێ گرینگە، بەڵام ژیان گرنگترە. ئەو لە دۆخێکی تایبەتدایە، هەر ئەمەش بۆ هۆی ئەوەی بچێتە پورتوگال و ئەمڕۆ گەڕایەوە دەوحا. یەکێتی تۆپی عێراقیش هەموو ئاسانکاریەکی بۆی کرد. سبەی لە یاریەکەدا ئامادە دەبێت. هایجی میمۆریاسۆی هەڕاهێنەری هەڵبژاردەی یابانیش وتی یاریەکە بەرامبەر عێراق ئاسان نییە. پێم وایە یاریەکە قورسە بەرامبەر هەڵبژاردەیەکی بەهێزی وەک عێراق، بەڵام هێزی عێراق دەزانین چۆن بەرامبەری بوەستینەوە. شیکاریمان بۆ هەڵبژاردەی عێراق کرد کە زۆر پشت بە یاری تیمی دەبەستێت و یاریزانەکان لە ڕووی جەستەییەوە بەهێزن. بۆیە ڕوبەڕووبوونەوەیان بە هیچ شێوەیەک ئاسان نابێت. دەبێت ئامادە بین. تەنها بۆ سەرکەوتن یاری دەکەین، بە مەبەستی نزیکبوونەوە لە سەرکەوتن بۆ قۆناغی دووەمی پاڵانتیەکە. یاریزانەکان بڕیاریان داوە لە یاریەکەی سبەی ئاستێکی باشتر پێشکەش بکەن. دوای دەستنیشانکردنی هەموو ئەو هەڵانەی تیپەکە لە کاتی یاریەکەی ڤێتنامدا لە یاریەکەمدا کردویانە، بە مەبەستی دوورکەوتنەوە لێیان. هەڵبژاردەی عێراق لەژێر سەرپەرشتی خیسۆس کاساسی ئیسپانی ئەنجامەکانی زۆر باش بووە. دوای بردنەوەی جامی کەندا و دوو یاری سەرەتای پاڵاوتنی جامی جیهانیشی بردۆتەوە و یاریەکەمی جامی ئاسیاشی بەرامبەر ئیندۆنوسیا بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر گۆڵێک لە بەرژەوەندی خۆی بە کۆتا هێنا.